وەرزێکی نوێی خولی پلەیەکی باسکی عێراق بە بەشداری 20 یانە دەستی پێکرد. یانەکان بەسەر 5 کۆمەڵەدا بەشکران و یاریەکانی کۆمەڵەی دووەمیش لە شاری هەولێرە و 4 یانەی کوردی تێدایە. لەخوای بەزاوی شکر و خدای یعنی ئێستا ئەمە حالیان سێ فەریقمان هەیە لە دەرەجە یەک، سێ فەریقشمان هەیە لە دەرەجە دوو. یعنی ئیشیان لەسەر دەکەین و پاڵپشتیان دەکەین و زیاتر بتوڵاتیان لۆ دەکەینەوە لۆوەی ئاسیان بەرە پێشتر بڕوای ئینشاڵڵا. لە یاری یەکەم و لە هۆڵ یانی ئەکاد عەنکاوە یانەی دووهۆک ڕووبەڕووی سابیز بوویەوە. دوای ڕکابەرێکی بەهێز لە نێوان هەردوو تیب لە دواخولەکان سابیز یاریەکەی لە بەرژەوەندی خۆیان یەکلا کردەوە و بە جیاوازی 7 خاڵ و بە ئەنجامی 68 خاڵ بەرامبەر 61 خاڵ براوە بوون. بەڕاستی یاریەکی زۆر قورس بوو. دایمەن یاری یەکەمی پاڵەوانەتی تۆزێک زەحمەتی پێوە دیارە لە چاو هەموو پاڵەوانەکانی تر و یاریەکانی توکە یاریداوات دووەم سێمەوانە و دەستخۆشی لە تیپەکەمان دەکەم توانیان ئاستێکی باش پێشکەش بکەین و یەکەم بردنەوە لە پاڵەوانەتیە و دەستیان خۆش بی و دۆچیش تیمێکی باش بوون. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم لە یاریەکانی داهاتوێ. فريق سابيز باشا ما شاء الله دو لاعب دوري ممتاز بخويناينا فريق ما همو جنجن تقريبا 10 لاعب لبن 18 سالي دانا بس خلطية كحكمة 2 3 4 او بمياري لدست دو و لشركة دماهي که مثلا نقطه به نقطه با حتی 30 شرکت جیمای پشت اینگه او بود دو سه خلطیه که قصد تکنیکال فاولک دو یاریش دست داد. لە یاری دووەم و لە هەمان شوێن هەردوو تیپی شاری هەولێر ئەکادی خاوەنماڵ و ئاسۆ بێک گەیشتن. ئەکاد یاریەکی تاگلایانەی کرد و لە زۆربەی کاتەکانی یاریەکە لە پێش بوو. خاوەنماڵ توانی بە جیاواسی 30 خاڵ و بە ئەنجامی 76 خاڵ بەرامبەر 46 خاڵ براوە بێت. ئەمە پێش و دوو مانگە خۆمان حازرمان کردیە لەوە بۆتۆڵەیە ئەوڕۆ لە یەکەم گەمەمان بردمانەوە بەتەمانش هەموو گەمەکان ببینە یەکەمی مەجموعی خۆمان. پیرۆزبای لە نادی ئەکەد دەکەم دەستخۆشیش لە یاریزانەکانی خۆمان دەکەم بەخۆت دەزانی ینی ئەمە لە هەموو هەدەفمان دەوری کوردستانە ئینشاءالله لە کۆتایینا لە یاری کۆتاییە لەگەڵ زاخۆی لەو نزیکانی ئینشاءالله یاری کۆتایی دەڕوە. دووەم شتیژەمە لە دەرەجە دوو هاتینە دەرەجە یەک توانیمان لە دەرەجە دوو مرحلەی مهم ببڕین بینە دەرەجە یەک بەخۆش دەزانین دەرەجە یەک وەکی دەرەجە دوونیە دەرەجە دوو فەرەقەکان زۆر بەقوەتر تەماشای هەموو نادیەکان کە هەموو نادی هەموو لای پیشەکەریان هینە ینی لایبی خارجی هەولێریان هینەیە تاکو بتوان ئاسەی باش پێشکە ئەمە تاکە نادینە دەتوانم لەسەر هەموو ئاستی عێراق ینی بەس بەلاوەکان گەمەی دەکەین. یاریەکانی قۆناغی کۆمەڵەکان بە 3 ڕۆژ ئەنجام دەدرێت و لە هەر کۆمەڵەیەک دوو تیپ دەگەنە قۆناغی دووەم لەوێشەوە دوو تیپ دەگەنە خولی پیشەگەرانی باسکەی عێراق. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.